چاکسازی لە سیستەمی باج دەکەین و دەبێت دادپەروەری لە وەرگرتنی باج جێگیر ببێت. یەکێک لە سەیر و سەمەرەکانی حکوومەتی هەرێم ئەوەیە بە بڕیار و ڕێنمایی باج و ڕسومات زیاد دەکات و هەر بە بڕیاری خۆشی لای دەبات لە کاتێکدا دەبێ باج و ڕسومات بە یاسا دەربچێت و هەر بە یاساش هەموار بکرێتەوە. بەداخەوە لە هەرێمی کوردستان پێچەوانە بوو چەند خەڵک بار و گوزەرانی خراپتر بوو بە باج زیاد دەکرێت لەسەر هاوڵاتیان. داهاتی باز لە هەرێم لە ساڵی ڕابردوو نزیکەی 1 تریلیۆن دینار بووە و پەرلەمانتارێکی کۆمەڵ لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەڵێت بە فشاری حکوومەتی عێراق بەشی زۆری بازەکان لا دەبردرێت کە حکوومەتی هەرێم پێشتر بە نایاسایی بەسەر هاوڵاتیانیدا سەپاندبوو. بەشێکیشی بانگەشەی هەڵبژاردنە چونکە ئێمە لە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم زۆر ئیلحاحمان لەسەر ئەوە کرد کە نابێ باج بەرمەبنای یاسانە بێ نابێ باجدا بندرێ، یعنی گەیشت بۆ ڕێژەیەک باج بە چەند سەد جۆر باز لە خەڵک وەردەگیرە کەمە بە زوڵمێک بوو لە خەڵک دەکرا لە کاتێکدا حکوومەت دەیدەتوانی مانگانە لە کاتی خۆیدا موچە بدە، هەندێک جار بە 2 مانگجارێک موچە دەدرا یاخود موچە بە لێبڕین دەدرا، ئەو کاتێک کە موچە نەدەدرا ئەو جا باز لەسەر هاوڵاتیاندا دەنرا یاخود زیاد دەکرا کەم بڕاستی زۆڵ مستەمێکی زۆر بوو لە هاوڵاتی دەکرا. بەداخەوە گەورە بازدەران خۆیان دەدزیەوە لە بازدان بەڵام خەڵکی ڕەش و ڕووتی خوارێ مولزەم دەکرا بۆی باز بدات. زۆر باجی تریش هەیە کە نایاساییە. چالاکێکی مەدەنیش دەڵێت حکوومەت گوێی لە خەڵکی دڵسۆز نەدەگرت تاوەکو بەغدا گوێی گرت و دەژڵێت پێویستە حکوومەتی هەرێم قەرەبووی ئەو کەسانش بکاتەوە کە بە نایاسایی سەرانەی لێ وەرگیراوە. بەداخەوە حکوومەت گوێی نەدەگرت تا ئێستا گوێی گیرە و هەروەها مافیان گەڕاندۆتەوە بۆ خاوەن ماف و من بڕوام وایە ئەبێت بەڵکو قەرەبووی ئەو خەڵکەش بکرێتەوە کە بە سەرانە پێشتر پارەی لێوەرگیراوە ئەم بڕیارە هێشتا کەم و کوڕیتیایە بۆچی ئەو مافە ناگەڕیتەوە کە نایاسایی بۆ ئێستا نەیگەڕیتەوە بۆ خەڵکی کە برسی و هەژار بووە. ئەم حکوومەتەوەم کابینەیە بەداخەوە ئەوەندەی بۆ تەبارگرانی بۆ خەڵکی هەژار و کەم قووت و هەروە خزمەتکردن بە خەڵکی دەسەڵاتدار و دەوڵەمەند ئەوەندە لە خزمەتی کۆی هاوڵاتیانە نەبووە بە شێوەیەکی دادگەری. هیوادارم فشاری جددی بکرێ بۆ گەڕانەوەی ئەو سەرانەی کە پێشتر و بە زۆر لە خەڵکی وەرگیرە. بەپێی بە دۆداچوونەکانی پەیام لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە 300 باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیاد کراوە بە جۆرێک بە 407 ڕێگا باج و ڕسومات لە هاوڵاتیان وەرگیراوە. بەپێی مادەی 28 دەستوری عێراق باج و ڕسومات ناسەپێندرێ و هەموار ناکرێتەوە و لێخۆشببوونی بۆ ناکرێت بە یاسا نەبێت، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم بە پشتبەستن بە بڕیار و ڕێنمایی باج و ڕسوماتێکی زۆریان بەسەر هاوڵاتیاندا سەپاند. ئیبراهیم زیاد، کەناڵی پەیام، هەولێر.